بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دۆخی پەرلەمان تاکەی بەم شێوەیە دەمێنێتەوە. ساڵێک تێپەڕی بەسەر ڕێگیریکردن لە سەرۆکی پەرلەمان. ماوەی 1 ساڵە هیچ جەلسەیەکی پەرلەمانی لە ناو ئەم بینایەدا ئەنجام نەدراوە. لەم بەرنامەیەدا دەپرسین ئایا هەوڵەکانی بەکارخستنەوەی پەرلەمان چی بەسەرهات؟ و حکوومەت بەبێ پەرلەمان تاکەی بەردەوام دەبێت لە کارەکانیدا. ئایا پەرلەمانتاران بۆچی دەسەوسانن لە ئاسی ئەرکەکانیاندا؟ گەر حاڵی پەرلەمان و پەرلەمانتاران ئاوا درێژە بشێشێت، ئەوە خەڵکی چۆن متمانەیان بە پرۆسە مەدەنیەکان دەمێنێت. بەردەوامە بین لەگەڵتان بەڕێزان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک هۆگرچەتۆ وەک چالەگوانی بواری مەدەنی لە بواری هەڵبژاردن بەخێر بن، واروها پەرلەمانتارانی بەڕێز کاک ئایدن معروف سەرۆکی فراکسیۆنی بەرەی توکمانی سواسەگەین، خاتو یێڤار ئیبراهیم پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان، هەروەها نەجیبە خان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەخێر بن. سەرچاو سەرەتا گەر لە کاک ئایدن دەست پێ بکەم، ساڵێک بەر لە ئێستا ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا کە نەکبێتە ناو هۆڵی پەرلەمان، بەڵکو ڕێگری لێکرا کە بێتە ناو شاری هەولێریش. ئێوەکو پەرلەمانتاران بە تایبەتی جەنابەت وەکو سەرۆکی فراکسیۆنێک چ کاردانەوەیەکتان هەبوو، چۆن وەسانەوە بەرامبەر بەو ڕێگریانە وەکو ئەرچێکی پیشەیی خۆتان؟ بەشێکی زۆر سوپاسانەکەین، زۆر سوپاسی کانالی پەیامەکەین. بەڵێ بەداخەوە کە بەڕێزیش لە بیدایەت باسی کرد بەداخەوە کە ئەمە ساڵێکە پەرلەمانی کوردستان لە کار کەوتووە و ئیفلیج بووە کە ئێمە لە پرسیارەکەت کە ڕێگری لە بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان کرد، ئێمە وەکو ئەندام پەرلەمان وەکو لیستی بەرەی تورکمانیش ئێمە قبولمان نەکرد کە ئیمزاشمان لەسەر ئەو بەیاننامە کردمان کە ئیدانەی ئەم تەسەڕوفە کرا نەدەبایە ڕێگری لە پێشبینیتان نەکرد حاڵەتێکی وا ڕووبات؟ ئێمە نەخێر پێشبین نەدەکرا، چونکە ئەمە هیچ لە مێژووی ئەم ناوچە شتووە ڕووی نەداوە کە ڕێگری لە پەرلەمان سەرۆکی پەرلەمان بکرێت کە لە شارێک یان بۆ شارێک. ئەمە کاریگەری بە چیە زانی؟ ئێرە هەرێمی کوردستانە لە عێراقیش لە خۆڕاوی ناوەڕاستە. ئەمە کە لەم ناوچەیە وتم کە ناوچەی هەرێمی کوردستان و عێراقش لە ڕۆژەڵاتی ناوەڕاستی کە زۆر کە ڕژێمی وایە سیستەمی دیکتاتۆر هەبووە، هیچ کات لەم ڕژێمانە حتا لە سەردەمی دەوڵەتی عوسمانیش داشتووە ڕێگری لە والی و لە سەرۆکی مەجلیسی تەشریحی نەکراوە ئەو کات. یعنی ئەمە نەدەبایە ئەم شتە ڕوویدا بایە، چونکە ئەمە کاریگەری گەورەی دروست کرد لەسەر پەیوەندیەکان نێوان لایەنە سیاسی و بە تایبەتی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی کۆڕان کە بووە ئەو ڕێگریە هۆکار و بۆ تێکچوونی پەیوەندیەکان بەرهەمی تێکچوونی پەیوەندی سیاسیەکان بوو. ئەمە یەک لە فاکتەرەکان بوو، یەک لە سەبەبەکان بوو کە بووە، ینی بەس بۆ پەیوەندەکان نەبوو تێکدانی پەیوەندەکان لایەنە سیاسەکان، حتا کاریگەری لەسەر کاریگەری خراپ دروست کرد لەسەر واجهەی هەرێمی کوردستان، لەسەر دموکراسی هەرێمی کوردستاندا. یان نەدەبایە ئەم شتە بکرابایە کە لە پەرلەمان لە سیاست کە سراعی سیاسی و شتێکی زۆر طبیعی و سروشتی ئەمە، بەڵام کە ڕێگری لە سەرۆکەک و وایە ڕێگری لە لایەنێکی سیاسی بۆ ممارسەکردنی سیاسی، ئەمە ناعەدالەتیە بەرامبەر ئەکرێتن بەرامبەر ئەم لایەنە و بەرامبەر دموکراسیش کە ئەمە دەبتە ناعەدالەت و بەڵام لێرە کە ئەم ڕێگرە کرا ئەوە ئەگەڕێتەوە بۆ کە پێشووی چەند شت کراوە یان چەند ڕووداوەکە لە پەرلەمانی کوردستان کە ئەویش کاریگەری هەبووە لەسەر ئەم ڕێگرە، یانەی کە پێش ئەم ڕێگرە هەندێشت ڕوویدا بە تایبەتی لە ناوچەی کە لە سولەیمانیا یان لە ناوچەی گەرمیان دەکە خۆپیشاندان بووەوە کە دیار بوو لێ پەلاماری کە پەلاماری بارێگا و لایەنە سیاسەکاندرا دیار بوو ئەوە ئەویش کاریگەری خراپی دروست کرد لەسەر بۆی کە ببێتە سەبەب بۆی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێت وایە پەرلەمان ئیفلیس بکرێت کە نەدەبایە کە ئەم
شتانە کە بەرحاڵ ئەوەی کە کەمە ڕوویدا يعني بەڵام ئایا لە ماوەی ئەم ساڵەدا چیتان کردو بۆی کە ئەو دۆخە تێپەڕێنن کە دوجار وەکو يعني بەعموم لەسەرەوە هاوڕان متتەفقن کە هەڵەیە بۆ کراوە يعني ئەم هەڵەیە چیتان کردووە و چه هەوڵێکتاندا بۆی کە ئەو هەڵەیە تێپەڕێنن يعني ئەم هەڵەیە ئەگەڕێتەوە وتم گۆڕێتەوە بۆ ڕابردوو کە هەڵە لە دوای هەڵەکرا کە ئێمە بدایەت کە پرسی سەرۆکایەتی هەرێم هەبوو دەبایە ئەم لایەنە سیاسیانە بە تشکۆ مەسلەیەکی سیاسیە کێشیشی سیاسە دەبایە ئەم لایەنە سیاسیانە تەوافقیان دروست کرد بە ڕێگەی فراکسیۆنەکان وە بەڕێگای ئەندام پەرلەمانکان لە پەرلەمانی کوردستان بۆ ئەم پرسە چارەسەرکرا دیار بۆ ئەمانە نەکرا کە پێشتر لایەنە سیاسیەکان بە تایبەتی ئەو لایەنە سیاسیانە کە بە تهدیدیش بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان و یەکەتی نیشتیمانی کوردستان کە ئەم دوو ئەم سێ لایەنە ئاساسینە لە هەرێمی کوردستان کە لە تشکیلکردنی کابینەی هەشتی حکوومەتی هەرێم ئەم لایەنە سیاسە تەوافقیان دروست کردووە یعنی بە تەوافق بابەتەکان چارەسەر دەکرا ئەوە بوو کە پرسی سەرۆکایەتی تەوافق دروست نەکرا کە ئەوە بوو کۆبنەوەی 23 حوزێرانی پەرلەمانی کوردستان کە ئەمە چەند یاسایی و دموکراسیش بووە بەڵام نەدەبایە بکرابایە چکە ئەمە یەکەم نقطەی ئینتلاق بوو کە کاریگەری خراپی دروستکە لە نێوان لایەنە سیاسیەکان دواتر کۆبنەوەی نۆزەی ئاب دواتر ڕێگری لە سەرۆکی پەرلەمان ئەمانە هەموو کاریگەری خراپی دروست کرد بۆ ئەمانە سەبەب بوون یعنی ئەمانە دەبایە بە ڕێگای تر دەبایە چارەسەر دەبوو چکە لێرە بەس یەک لایەن ئیتهام بکرێتن غەڵەت ئەبێتن لێرە هەموو لایەنەکان مقصر بوونە کەم و کوڕیان هەیە ئێمە من لێرە ئاڵێم کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان نەدەبایە بکرابایە چکە باشە زۆر باشە بەس خەڵکانێک هاوڵاتیان کە گوێیان لەم قسانی تۆ بێت وەکو پەرلەمانتاری قسەکەی باسی ئەو مۆزوعەکەی کەڵی هەڵە بۆ وایە ئەوە بۆ شێوەیە نەکرایە بەس ئایا ینی چاوەڕێ ئەوە ناکەن خەڵک لێت بپرسن ئەی ئەرکی پەرلەمانتار چی ئەگەر بڕێکارە یاساییەکانی خۆی ئەو قانونی کە بۆی دانراوە ینی بەپێی کارنامە و کاری خۆی نەڕوابڕێەوە ئەی پەرلەمانتار ئەبێت چی بکەنی ئێمە لێرە شتێکی ڕاستەمە ینی کاری پیشەی پەرلەمان دەبێت زیاتر ئەکتیو بکرێتن بەڵام ئێمە وتم کە لە ناوچەیەکدا لە ناوچەیەکدا کە پێڵێن ڕۆژەڵاتی ناوەڕاست و عێراق و لە هەرێمی کوردستاندا کە ئەمە بوویتە کولتور کە لایەنی سیاسی کاریگەری لەسەر باردۆخی سیاسەکان دروست دەکات لایەنی سیاسی حزبە سیاسەکان کاریگەری لەسەر حکومەت دروست کردووە کاریگەری لەسەر ئەندام پەرلەمانیش دروست کردووە ئێمە لە پەرلەمانی کوردستان کە ئەم پێنج لایەنە سیاسیانەش ئەو پێنج لایەنە سیاسیان لەسەر هەر بابەتێک یان لەسەر هەر مۆزوعێک دەبایە پێشتر کۆبنەوەیان دەکرد ئیتفاقیان دەکرد بەڵام لێرە کۆبنەوەش کرا و نزیکەی نۆکۆبوونەوە لە دوای بەڵێ ئەو لایەنە سیاسی بەڵام ئەوە بوو نەگەیشتن متمانە پێویستە یعنی ئێمە متمانە پێویست دەکات پەرلەمان کارە بکرێتن پێویست دەکات ئەندام پەرلەمان و فراکسیۆنەکان و لایەنە سیاسەکان هەموو دەبێت بە جدی ئیش بکەن بۆی بتوانن پەرلەمانی زۆر باش دەست خۆش دەسپاس بەڕێزت هاتو ێوارەگەر ئایدن باسی هۆکارەکانی کرد کە ئەویش لەگەوە هێڵە بوو هەموو کەس ینی هەموو لایەنەکان هەموو فراکسیۆنەکان دەڵێنەوە هەڵە بوو کە کرا لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە بەڵام ئێوە چیتان کرد لە ماوەی ئەم ساڵەدا بۆی کە ئەو دۆخە تێپەڕێن ینی نازانم شتێک نابێژێ خەڵک چاوەڕێی زیاترە کرد لە ئێوە نوێنەری خەڵک بوون خەڵک متمانی پێدان کە بێنە ئێرە ڕۆڵی ئەوان ببینن دوجار ئەمە سندوقێکی بچووکراوی هەڵبژاردنە خەڵکی ینی چاوەڕێی هەموو شتێکی زۆری لە ئێوە کرد لە دوجار حکوومەت بە دەنگی ئێوە بە متمانی ئێوە ینی لە دایک بێت و ئەکەوێتە سەرکاری خۆی بەڵام ڕۆژ لە دوای ڕۆژ بە تایبەتی لە مای ئەم ساڵەیە پەرلەمانتاران و پەرلەمان نازانم هەستەکری بە زۆر کچوک بوونەوە ئەچێت ئەمە چ ئاراسەیەکە بەرەو ئاقارەتانە بات وەچیتان کرد ئێوە سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان ڕێز و سڵاوم بۆ هاوڕێیانم کە ئەمڕۆ بێکەوە گفتوگۆ دەکەین لەسەر پرسێکی گرنگ ئەویش لەسەر دۆخی پەرلەمان و پەککەوتنی پەرلەمانە من ئەگەر قسە بکەم لەسەر پەککەوتنی پەرلەمان من پێش ئەوەی وەڵامی پرسیارەکانت دەمەوە دەمەوێتن چەند ڕوونکردنەوەیەک زیاتر تەوزیح بدەم لەسەر هەندێک تعلیقیشم لەسەر قسەکانی بەڕێز کاک ئایدن هەیە بە تایبەتی لەسەر پەککەوتنی پەرلەمان و قسە لەسەر ئەوە دەکرێتن گوایە بۆیە کە دۆخی پەرلەمانی کوردستان وا تێک چوە لەوانەیە چەند ڕەتفعلێک هەبێتن
بۆ نمونە لە سنووری بڵێ سەوز و نیلی خۆپیشاندان کراوە ڕاستە خۆپیشاندان کراوە بەڵام چێ دەڵێتن ئەو خۆپیشاندانە بە ئیعازی بزوتنەوەی گۆڕان بووە خەڵک ناڕازیە خەڵک ماندووە خەڵک بێتاقەت بووە لە ئیرادەی خەڵک نەماوە بۆ ماوەی چەند ساڵە هەرێمی کوردستان ئەو 25 ساڵە لە هەرێمی کوردستان لە بارودۆخێکدایە ئەو 2 ساڵەش خەڵکی هەرێمی کوردستان بە بێ موچە لە بارودۆخێکی زۆر خراپدایە دەیان قەیران دروست بووە خەڵک هاتووە خۆپیشاندان دەکاتن تۆ هیچ مبەڕیرێک نییە خۆپیشاندان لە پارێزگایەک بکرێتن تۆ بێ لە هەرێمی کوردستان سەرۆکی شەرعی پەرلەمانی کوردستان کە بەدەنجی نوێنەرانی خەڵکی کوردستان و هەروەها بەدەنجی پەرلەمانتاران بۆتە سەرۆکی پەرلەمان تۆ بێ ڕێگری لێ بکەیت بووە ماوەی ساڵێک ئەم ڕستانە زۆر دووبارە ئەنداڵی فراکسیۆنی گۆڕانەوە بۆچی ئێوە هەموو هەوڵەکانتان بوو بووی کە وەڵامی ئەمە بنەوە کە نەبوو ڕێگری کرێ لەبەرەوەی کە خۆپیشاندان کراوە یعنی ئەمە بارتەقای ئەوەیە یان هیچ نەبێ ئەوش تێپەڕێن کە تێ نەپەڕێنراوە دەزانی چی من دەمەوێت بە جددی ڕخنە لە سەرجەم حیزبە سیاسیەکان بگرم لەسەر یەکشت بەداخەوە لە هەرێمی کوردستان جیاوازە لەگەر زۆربەی هەرێم و وڵاتەکانی تر لە کاتێکدا حیزبە سیاسیەکان کە نوێنەرێک کەسێک کاندید دەکەن بۆ بڵێ دەستگای شەرعی کە پەرلەمانی کوردستانە بەرزترین موسسەی دەشریعیە نایەن ئەو کەسانەی کاندید بکەن ئەوانەی لە مەرکەزی بڕیارن یەکێکە لە گرفتە سەرەکیەکان تۆ کە ئەو کەسانە بۆ نمونە کەسی یەکەم کەسی دووەم بە تایبەتی مەکتەبی سیاسیەکان ئاگەر بێن ئەوانە لە ناوەندی بڕیاردا لە حیزبە سیاسیەکان لە ناوەندی بڕیار قەرار بەدەستن بێن ببن بە ئەندامی پەرلەمان پێم وایە دۆخی پەرلەمانی کوردستان و دۆخی سیاسیش ئاوا بەم شێوەیە بەرەو داخراوی جارانی پێشوویانی لەوانەیە بەشێکیشی پەیوەندی بەوە بێ بەڵام بەداخەوە ئیرادە بۆ پەرلەمانتار نەماوە زۆر جار پەرلەمانتار پێم وایە هەر 111 پەرلەمانتار ئەگەر بە قەنەعەتی خۆیان بێتن لە ئیرادەی خۆیان بێتن نەیاندەویست دۆخی پەرلەمان ئاوای بەسەر بێتن بەڵام بەداخەوە هەموو بڕیارەکان کە دەمانەوێت قەرار لەسەر چ پرۆژەیەک بدەین یان هەر بڕیارێک بدەین دەبێ بچێتەوە مەکتەبی سیاسی حیزبە سیاسیەکان ئەوە یەکێکە لە گرفتەکان ئێمە دیارە ساڵی ئێمە کێشەی لە هەرێمی کوردستان فەراغی یاسای سەرۆکایەتی هەرێممان هەبوو چوار فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان پرۆژەیەکمان ئامادە کرد بۆ ئەوەی هەوڵ بدرێتن ئەم کێشەیە نەمینێتن ئەم فەراغی یاسایە نەمینێتن ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانمان کرد بڵێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ماوە گفتوگۆی لێ بکرێتن و لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکرێت سەرەتای دروستبوونی کێشەکان کە لە هەرێمی کوردستان پەککەوتنی پەرلەمان پرسی سەرۆکایەتی بوو کە ئەمە فەراغیمان هەبوو ئەم دۆخەوای بەسەر هات بۆیە من دەڵێم هەوڵی جددی دراوە بەڵام بەداخەوە دەبێتن هەموو حیزبە سیاسیەکان ئیرادەیەکی بەهێزیان هەبێتن نیەت هەبێتن تاکو ئێستا نیەت نەبووە چه زۆرینەیە لە هەرێمی کوردستان ڕاستە هیچ فراکسیۆنێک لە پەرلەمانی کوردستان ناتوانێتن بەتەنها زۆرینە پێک بێنێتن ینی 58 کورسی تەواو بکاتن هیچیان ناتوانێت لا دەبێتن لەگەڵ چەند فراکسیۆنێک بەیەکەوە بۆ ئەوی دانیشتنی پەرلەمان بکرێتن بۆ ئەوی پەرلەمان دەست بەکار بێتەوە بەڵام بەداخەوە هۆکاری سەرەکی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان سەبەبی سەرەکیە لە بەروەی ئەو وای کرد کە ئەم دۆخە وای بەسەر بێتن دۆخی پەرلەمانی کوردستان دۆخی هەرێمی کوردستان ئێستا پەرلەمان پەچی کەوتووە نەدەتوانی کۆبوونەوە بکرێت نەدەتوانێت یاسا دەربکرێت خۆ ئەرچی پەرلەمان چییە ئەرچی پەرلەمانتاران چییە یاسا دەرکردنە دوای ئەوەی یاسا دەردەکات دەبێت چاودێری بکرێتن حکوومەتێک ئێستا ئەو بینایە کە لێرێ نازانم چۆن دەتوانێت قسە لەسەر کۆمەڵێک پرس بکات کۆمەڵێک سێکتەری گرنگ بکاتن بۆیە دەکرێتن بە زووترین کات پەرلەمان دەست بەکار بێتەوە ئیرادەیەکی بەهێزە بێت داواکاری ینی ئەوە چی ڕێگاکی ترەگرنە بەربووی کە فشارەکانتان تونگتر بێت وەکو پەرلەمانتاران بە تایبەتی فراکسیۆنی گۆڕانی ژۆک و ئەندامیشی تایدا بەڵێ من پێم وایە دەبێتن ئەم چوار فراکسیۆنە بە تایبەتی بڵێ یەکگرتووی ئیسلامی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان لەبەروەی ئەوان 58 کورسی پێک دێنن بۆ ئەوی نسابی قانونی تەواو بێتن دەکرێتن یعنی یەکلاکەرەوەیەکە بێتن ئەوە شتێکی تریش هەیە ئێستا بزوتنەوەی گۆڕان بە ڕسمی دەرکراوە لە ناو حکوومەت وەزیرەکان ناردرانەوە ماڵێ ئێمە هیچ حزورێکمان نیە ناو حکوومەت ئێستا بەڕسمی چۆن بەڕسمی لە کاتێکە ئەوان وەزیر بنیانی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بزوتنەوەی گۆڕان ئێستا لە ناو حکوومەت نییە
دەرکراوە يعني ئەگەر بووایە چیە کرد ینی تۆ گریمانەیەدا بنرێ ئەگەر وەزیرەکانی گۆڕان بوو ئەو کاتی حکومەتا بووایە چیانە کرد لە کاتێکە بڵینەوە ساڵێک ئەوان ئێمە باسی ئەوە دەکەین پەرلەمان ئەگەر بوونەوەی گۆڕان لەناو حکومەت نەماوە باشە ئەو کاتی ئەگەر بزوتنەوەی گۆڕان لەناو حکومەت با لەوانەیە قسەیەکی تر دەکرا بەڵام لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان لەناو حکومەت نەماوە دەسەرەوەی کە پەرلەمان بەکار بخرێتەوە ئەو کاتی لەوانەیە بزوتنەوەی گۆڕان ئەگەر لەناو حکومەت با لەوانەیە ئەو کاتی هەڵوێستی خۆی دەبوو دەیوت ئێمە سەحەب دەکەینەوە لەو حکومەتە لە بەروەی ئەم حکومەتە ناتوانێتن ئەم هەرێمە بەڕێوە بات. وێ من دەڵێم دەبێتن بە تایبەتی ئەم سێ فراکسۆنا لەبەر ئەوەی کۆمەڵێک پرۆژیان ئیش لەسەر کردووە دەکرێتن هەڵوێستێکی جدیان هەبێ تاکیل لەسەرەوە بکەنەوە بڵێن یان دەبێ ئێمە لە حکومەت جیا ببینەوە بینە دەرێ لە ناو حکومەت یانیش داوا بکەم بێکەوە لەبەروی ئێمە نیساب دەتوانین تەواوکەین بە تایبەتی ئەم چوار فراکسۆنە فراکسۆنی کۆمەڵ یەگرتو یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان دەست خۆش بێ خاتو نەجیب ئەگەر جەنابەت پرسیارم لە بەڕێزت ئەوە بێت ئەگەر هەوڵێک لە ئارا بێت و بەجددی ئیشی بۆ بکات هەرچەند ینی باز لەوە کرێت وەکو هەفتەی ڕابردوو سەرۆکی پەرلەمان باسیەوەی کرد کە واژۆ کۆکەنەوە بۆی کە جەلسەی پەرلەمانی دروستکەنەوە پێک بێنن وەکو فراکسیۆنی خۆتان وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئامادەن واژۆ بۆ بکەن هیچ کێشەیەکتان لەوانە یان چی بە ڕێگرەزانن لەوەی کە جەلسەی پەرلەمانی دروست بکرێتەوە لەم کاتەیە. بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئێوە و بۆ ئەم هاوڕێ بەڕێزانەش بێگومان بەداخەوە ینی ئێمە سادانیشون قسە لەسەر ئەوەکەین کە ئەوە ساڵێکە پەرلەمانی کوردستان پەکخراوە و کارەکانی ڕاگیراوە بە بڕیارێکی سیاسی کە بەداخەوەمە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ینی کە پەرلەمان کە ناوەندێکە هەڵبژێراوی خەڵکەوە تعبیر لە ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستانەکات و هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو هیوایەکیان بە تایبەتی بەم خولەی پەرلەمان ئەوە بوو کە نوێنەری ڕاستە و خۆیان ناردوێتە پەرلەمان ینی خولەکانی پێشووتر کە بەلیستی داخراوە بۆ لەوانەیە خەڵکێک نەیزانی بە دەنگی بەچێداوە بەڵام لە ئێستاە کە هاوڵاتیان ڕاستە و خۆ نوێنەری خۆیان ناردوێتە پەرلەمان بە هیوای ئەوەی کە داخوازیەکانیان جێبەجێ بکرێ کێشە و گرفتەکانیان چارەسەر بکرێ بەڵام ینی ئەم خولەی پەرلەمان توانم بڵێم لە هەموو خولەکانی تر خراپتر بوو لەو ڕۆی کە نەیتوانی خزمەت کات بە هاوڵاتیان و بە دەنگدەران و بە خەڵکی هەرێمی کوردستان ئەمەش تاوانەکە لە ئەستۆی ئەندامی پەرلەمانان نیە بەڵکو تاوانەکە لە ئەستۆی لایەنە سیاسیەکانە کە تا ئێستاش ئاعتراف بە ناوەندی شەرعی و هەڵبژێراوی خەڵکی هەرێمی کوردستان ناکەن کە هیچ متمانەیەکیان نێشتۆتەوە نەبوو عەمەلەی سیاسی نەبوو دەنگی خەڵک نەبوو ویست و ئیرادەی خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوە تاوانەکە لە ئەستۆی ئەندامی پەرلەمانان نیە هیچ یەکێک لەو ئەندام پەرلەمانانە پێی خۆش نەبوو ڕۆژێک بێت کە دەستی بگیرێ و نەتوانێت کار و چالاکی خۆی ئەکرێت هەر بەم شێوە بەم بێدەنگی لە ئێستاە ئێمە ئەوەی کە چی ئەکرێ ئێمە وەکو ئەندامی پەرلەمان چی ئەکرێ بیکەین ینی ئێمە ڕاستە ئێستا کۆبنەوەکانی پەرلەمان وەستێنراوە و ئەرکی دووهەمی پەرلەمان و ئەندامی پەرلەمانەوەی کە بە دوواداچوون بکات بۆ دەسەڵاتی جێبەجێکردن و چاودێری بڕیار و ئەو بڕیارانە بکە کە ئەنجومەنی وەزیران و یاخود هەر دەسەڵاتێکی تری جێبەجێکردن ئەیدا لە ئێستاە ئەو چاودێریکردنەش نەماوەتەوە بۆ ئەندامی پەرلەمان لەم خولەیە لەبەرەوەی گوێمان لێ ناگیرێ کتابە نێرین بە 2 مانگ ئەسڵەن ئەوە ئەنجومەنی وەزیران ئەوە بیناکەیە بە 2 مانگ ناگاتە ئەوێ هیچ وەڵامێک نادرێنەوە یعنی بە دوواداچوونە کەشمان لێ قەدەغەکراوە لەبەرەوە ئەمە لە دەسەڵاتی ئێمانێ کێشەکە ئێمە دروستمان نەکردووە لەبەرەوە چارەسەریش لای ئێمە نییە یعنی بەداخەوە کەواڵێم پەرلەمان و پەرلەمانتار بە شێوەیەک شکۆی شکێنرا بە جۆرێک بێڕێزکرا لە ناو خەڵکە ئێستا خەڵک ینی لە ئەسڵەن لە حکومەت زیاتر ڕقی لە ئەندامی پەرلەمان و لە پەرلەمانتارە بۆچی ینی ئەندامی پەرلەمان تاوانێکی نەبووە لە دروستکردنی ئەو بارودۆخە و لە ئێستاشە ئەگەر بە قەناعەتی من بزانێ هەر ئەندامێکی پەرلەمان من بەبێ جیاوازی لە فراکسیۆنەکان کە بزانین بە دەنگی ئێمەوە یاخود بە هەڵوێستێکی ئێمە بە بڕیارێکی
ئێمە پەرلەمان کاراکرێتەوە ینی سێودوی لێ ناکەین دەست پرسیارەکە ئەوەیە لە ئێستا ناتوانێت بەس ئەگەر بە کۆ بێت دەسە جەمعیەکە بێت ئەو هەوڵانەی کە دراوە ینی چەند جارێک واژوو کۆکراوەتەوە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە هەموو کۆکردنەوەی واژۆکانە بەشداریمان کرد لە هەموو هەوڵێک کە درابێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان ئێمە واژومان کرد لە ئێستاشە ئێمە پێمان باشە کە ئەو واژوانەی کە کۆکراوەتەوە ینی بگاتە دەستەی سەرۆکاتی پەرلەمان و داوای کۆبوونەوە بکرێ ینی خۆ ئەگەر لەوانەیە کێشەی سەرەکی لە کۆنەبوونەوەی پەرلەمان و یاخود لە هەنگاونەنان بۆ کۆبوونەوەی پەرلەمان ئەوە بێکە نیساب تەواو نابێ دەیبات تەواو نەبێ ینی با نیساب تەواو نەبێ بە داوای کۆبوونەوەی پەرلەمان بکرێ و کاتە دەرکەوێت چێ لە بەرەی خەڵکایە چێ ئەوێ پەرلەمان کارا بکرێت بۆ ساڵێکەوە نەکراوە ینی بێگومان کۆمەڵێک هەوڵی لابەلا هەبووە کە وەکو وتم ئەمە لە دەستی لایەنە سیاسیەکانە لایەنە سیاسیەکان کۆمەڵێ هەوڵ و ینی هەنگاو هەبووە بۆ ئەوەی کە بە گفتوگۆ بە لێک تێگەیشتن بە ڕێکەوتن و یاخود بە نزیکبوونەوەی لایەنە سیاسیەکان ئێمە بینیمان چەند کەسایەتی و تەنانەت حیزبەکان سەرۆکی حیزبەکان لە هەوڵی ئەویان داوە بەڵام بێگومان ئەو هەوڵانە هیچی سەرکەوتو نەبووە و لەوانەیە پەرلەمانتاریش مەسەلەن هەوڵێک سەرکەوتو نەبێت بزانن ڕێژەی یاسایی تاو نەبێت بۆ دەستی ئیدەنێ ینی ئەمەش پرسیارێک نییە بۆ خۆی ئاخریانی ئێمە شتێکی ترمان پێ ناکرێ ینی فەرمو و ئەندامی پەرلەمان چی ترمان ئێمە ئەتوانین بکەین تەنها ئەوەندەیە کە ئێمە بتوانین کۆبوونەوەیکی پەرلەمان بکەین بۆ ئەوەی هیچنە لانی کەم قسە لەسەر قەیرانەکان و لەسەر ئەو کێشانە بکەین کە هاوڵاتیانی هەرمی کوردستان ئێستا بەدەستیەوە ئەناڵێنن لەبەرەوە ینی ئەوە کۆتا هەوڵە کە ئەگەر ئێمە بتوانین بیکەین ئەگەر ئەوە ژنەکرا بەداخەوە ینی بەداخەوە کە ئێڵێ ئێمە ئەبێت چاوەڕی لایەنە سیاسیەکان بکەین چاوەڕی مەرحەمەتی ئەوان بکەین بزانین کەی ویژدانیان ئەجوڵە بەرامبەر بەو نەهامەتیانی کە خەڵک ڕوبەڕووی بێتەوە کەی هەست بە بەرپرسیارەتی خۆیانەکەن بۆ هەموو خۆیان بە بەرپرسە زانن بەوەی کە بە قافڵە سیارە بە شوێنیانەوە بێ و ڕێزیان لێ بگیرێ و حسابیان بۆ بکرێت بەس خۆیان بە بەرپرس نازان بەرامبەر بە ژیان و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان یعنی بێ ئەوان بەڕاستی وەکوتم ینی ئەمە هەزارەها جار دووبارەیەکەمەوە کە جێگەی داخەکە تەنها حیزبە سیاسیەکان تەنها کەسایەتی سیاسیەکان ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە و ئەتوانن هەنگاو بنێن و ئەتوانن بارودۆخەکە ئاسایی بکەنەوە بەڵام ئەوانش بەداخەوە هیچ هەنگاوێکی عملی و وەکردەی نییە هەرچەنە لە ئێستاە کۆمەڵی هەوڵ باس ئەکرێ هیوادارین ئەم جارە بەرهەمێکی هەبێ و چیتر پەرلەمان و خەڵکی هەرێمی کوردستان لە بارودۆخە هۆگر باز لەوە کرا کە ینی بەراوردێک هەبوو لە نێوان هەرێم بە موسسەسەکانیەوە لەگەڵ ناوەند بەغدا ینی بەراوردێکرا کە ئێرە تەجاوازی ئەوی کردو پێویستە ئەوێ چاو لە ئەزمموی ئێرەکەن لە ڕووی دیموکراسی و ڕێکارە مەدەنی و ئەو بابەتەوە بەڵام ئێستا زۆر جار ینی لە هەندێک مۆزوع دێتە پێشەوە هەندێک دۆخ و بارودۆخ چ لێرە و چ لە بەغداژ ڕۆدا سیرەکەی شتەکە پێچەوانە ئەبێتەوانێ ئەمە تۆ خوێندنەوە چییە بۆ بابەت زۆر سوپاس و سوپاسیش بۆ پەیام و بۆ بینەران و بۆ میوانانیش بە بۆ چوونی من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دامەزراوەی بوونی دەستگاکان یا دامەزراوەکان ڕێژەی بە شێوەیەکی نسبی هەیە لە هیچ شێک لەوانە مۆدلێک نییە پێشەوانی ترکەوت بێ ئەوە بەبەرچاوی ڕوونی خۆمان ئەوانەی باشترین مۆدلی دیموکراسین ینی چەند سەد ساڵە دەوڵەتن لازال کێشەیان هەیە لازال ئینقلابات هەیە لازال مؤسساتی شەرعی بەوەی کە چاومان لێ وەکو ئەوروپا و ئەمریکا دەور و کاریگەری گەوریان هەبێ بەڕاستی نوێنەرایەتی دامەزراوەی خەڵک و پێکهاتە و سەروەری یاسا تێدا هەبێ نییە بەڵام لەوەی کە دێین پێوانەکاریش دەکەین لەگەڵ بەغدا خۆمان ینی هەوراز و نشێومان بینیوە لەگەڵ بەغدا لەوێ هەندێک جار کێرڤەکان بەرز بوونەوە بۆ پەکە خستنی دامەزراوەکان لە بەرامبەر لە هەرێم دامەزراوەکان کاراتر و خێراتر و باشتر بوون لە ئاسا دەرکردن لە چاودێریکردن تا دوایی و بەعکسیشی ڕاستە چونکە ئێستا گەر قسە لەسەر هەرێمی کوردستان ڕاستە باس لە پەککەوتنی ساڵێکی پەرلەمان دەکەین بەڵام بۆ زانینت لە هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێک نەپەچی نەکەوت بێ پەرلەمانی کوردستان بە بڕیاری سیاسی پەچکەوتووە هێزێکی سیاسی پارتی بڕیاری داوە کە سەرۆکی پەرلەمان نەیە سەرۆکی ژنێ جەلسە نابێ و ئەو دامەزراوەی کە دەنجی ڕاستەقینەی خەڵکە لێرە دەوەستێ بینە سەر سەرۆکاتی هەرێم زیاتر لە ساڵێک یاساکەی بەسەر چووە و بەڕاستی لە ڕووی یاساییەوە هەر کردارێکی یاسایی بە مەبدەئی ئیستیمراریەت بە ئەتیماد لەسەر ڕایەکی ئیستیشاری مەجلیسی شورا پاک نابێتەوە کامڵ نابێ کێشەمان هەیە و کۆی
ئەو کردارانێک کە سەرۆکی هەرێم ئەو دامەزراوەیە سەرۆکاتی هەرێم دەیکا لە بەردەم بەرپرسیارەتی و لە کۆڵینەوەی یاساییدا دەبێت چونکە ناکامڵی یاسایی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ئێستادا لە بەردەم قەیرانی گەورەدایە و بەڕاستی چارەسەری بنبڕی پێنیە و چەند وەزیرێک جارێک کە بە بڕیاری سیاسی نێردراوەنەتەوە ماڵەوە و لە غیابی پەرلەمان بە بۆچوونی من حکوومەتیش ناکامڵە حکوومەتیش ئێستا بەبێ ڕقابە بەبێ قانونیش دەکا ناگەڕێتەوە بۆ هیچ سەرچاوێکی قانونی و ئەوەی قەیدی دەوڵەتداریە حکوومەت دەکا قانونە قانون لەکوێی ینی چاودێریکردن و بەڕێوەچوونیدایە چوارەمیان تەنانەت ئەوەی حتا دەسەڵاتی دادوەری بوو ئەویش سەرۆکەکەی ویلایەتی تەواو بۆ سەرۆکی نوێ نییە و بە وەکالەت و داواکاری گشتی بە وەکالەت یعنی هەر چوار پێگەکە بە حقیقەت لە کوردستان لە بەردەمی پرسیاری گەورەدایە و پێم وایە لە ئێستادا ئەگەر پێوانەکاری بۆ ئەو ساتێک کە ئێستا باسی دەکەی ڕۆڵ و کارایی ئەنجومەنی وەزیران ڕوغمی نەفسی کێشەیان لە عێراق چەند وەزیر ئیقالە کراوە چەند وەزیر ئەسڵەن سەرۆکی وەزیران وەزیری نوێی پێشکەشکەوە متمانیان نەداوەتێ هەمان ئیشکالیات هەیە بەڵام دامەزراوەکانی عێراق کاراترن لەوەی ئێستا ئەگەر پێوانەکاری لەسەر ئەو ڕۆبی لەسەر ئەو باسە ئێستابی کە بە بۆچوونی من بۆیە لە هەرێم لە بەردەم با بڵێن دەتوانین لە ئێستا ئەوە بڵێن لە بەردەم هەرێمێکین کە بە حقیقت لەلایەن حزبی سیاسیەوە بەڕێوە دەبرێت لەلایەن دامەزراوە بەڕێوە نابرێ تەنانەت حتا کە سەرۆکی حکوومەت لە بینی خەیارەکان دەڵێ خراپترینیان کە حزبێکی سیاسی بڕیاردا وەزیر بەبێ با بڵێن بنێردێتەوە ماڵ سەرۆکی وەزیران بێدەسەڵات بیانەوە هەر ئەوە دەسەپێنی کە کاریگەری یا پێگەی حیزبی بەهێزتر بێ وڵات لەلایەن حیزبەکان و بە تایبەتیش ئەمن بەر بۆچوونی شخصی خۆم لایەن پارتی وێچەتی بەڕێوە دەبردرێت لە ئیدارەی سلێمانی و زۆنی سلێمانی وزدێن یا ولێر پێشمەرگەی لە دەستە پارەی لە دەستە تا دوایی واتە ئێمە لە بەردەمە میشکالێتە داین ئینجا لە کاتێک کە لە بەردەمی و شکالێتە داین تەنانەت جەنابەت ینی ئاڕاستی پرسیارەکەدا و پەرلەمان چی بکات چۆن بێت دەنگ نەبێ بە تاک بە کۆمەڵ باوە دەبێت بە حقیقت لە پێشدا لەوە بوەستین ئەم بارودۆخە بە هوتاف و بە گازاندە و بەگلەی و بە بەرنامە چارەسەر نابێ ئەمە پێویستی بە ڕێککەوتنی سیاسی هەیە و من پێم وایە بە بنبەست نەگەیشتوین تاسەر تا بین ڕێک بکەوین سیاسی تەنها ئەوەی کە پێویستمانە بەرپرسیارەتیە پێم وایە لایەنە سیاسیەکان نەجیب خان باشی گوت شعورکردن بە بەرپرسیارەتی لە دۆخی ئێستادا لە ئاستی پێویستدا نییە و ئەوە بەس بۆ پارتیش نییە هەندێک جار دەگوترێ بەس پارتی بۆ هێزەکانی تریشە بۆیە بەڕێی من بە بنبەست نەگەیشتوین لە چارەسەری سیاسی ئەنی تۆ پێ دوایە پەرلەمانێک بە و گەورە و گرنگیەوە کە خەڵک دەنگی پێدا و وەکو باسمان کرد بڵین دەسەڵاتەکانی تر لۆ ینی سەرچاوە گرن دوجار ینی هەوا دەسەڵسان بۆ سێ چاوەڕی لایەنە سیاسەکان بکات تەوافق چارە با من و تۆ ڕێک بکەوین با پەرلەمان هەبێ ئێستا پەرلەمان ئەو لێ پێش بەرنامەکە لێم پرسین چەند مانگ بوو چەند وەرنەگرێت خۆی پەرلەمانتارە لە ساڵی ئەو لای پێنجی وەرنەگرێت لە ئێستا ڕوبع موچەی وەردەگری خۆی کە ئەخر دەزانین چۆنە خۆ بۆ بینەران ڕوونکەینەوە ئەگەر پەرلەمان با فەرەزیەن کاگی و سویش دەوامی بکرد باو هەبووە چ دەگۆڕدرێ ئیتیفاق نەکەن سیاسیەن لەسەر مەلەفی سەرۆکاتی هەرێم پەرلەمان ناتوانی خۆ بە نەتیجە ئەگەر ئێستا باوادانین پەرلەمانتارەکان بچن لە سلێمانی کۆ ببنەوە و نیسابیش کامل ببی و بڕیار بدەن سەرۆکی هەرێم لاچوو لە سەرۆکایەتی و سەرۆکی حکوومەتی ئیقالە کرا متمانە لێستاندرەوە خۆ وڵاتەکە بەرەو دوو ئیدارەی و بەریو شەڕی براکوژی دەچی هەمومانەوەی دەزانین چونکە پارتی بۆ بڕیارانە رازی نابی بەواتایەکی کە دەڵێن ڕێککەوتنی سیاسی ئێمە لابد منه لە قۆناغی ئێستادا دۆخەکە بۆ خوێنەوەی تۆ بێ ینی جۆرێک بنبەسە ینی کە لایەنەکە سیاسەکان ئامادە نین لە چێ لە بنبەسدا من پێم وایە لە چێ لە بنبەسدانینە هەم بزوتنەوەی گۆڕان هەم پارتی دیموکراتی کوردستان هەم یەکێتی نیشتیمانی و هەموو هێزەکان پێم وانییە ئامادە نەبن بۆ جۆرێک لە مساومە لەسەر ئەوەی کە چۆن کابینە هێشتیان پێکێنا زارە چیت کە ئەمە بەڵام مەسەلەن لە لای پارتی دیموکراتی کوردستان ئێستا قەزیەیەکی ئەساسی و محوەری بۆتە مەوزوعی سەرۆکی هەرێم باش لە لای بسووتنەوەی گۆڕان سەرۆکی پەرلەمان کە منیش لەگەڵم بەڕاستی دکتۆر یوسف نابێت لەسەرەوەی کە ممارەسەی کاری پەرلەمانی دەکات سزا بدرێ بۆتە قەزیەکی محوەری کەواتە ئەم دوو ئاڕاستە بەریەکەوتنیان ینی هەر نابەنەتیجە بە هەمان شێوەی پێشوو ئێستا ئەوجە لێرە دێین ئەگەرەکان دوو زۆر لە ئەگەر هەیە ئەگەرێکیان ئەو ڕێکارانەیە کە لە ژیانی ئیتیفاقی سیاسی دێتە بەرهەم کە هیچ لابد دەمن و دەبی زارێک کە بگەڕێنەوە خۆلەوە زیاتر نییە کاکە ئێمە 4 ساڵی ڕێک شەڕی براکوژی دەیان ڕۆڵە و گەنجی کورد دەیان سەرکردە لە پارتی وێچێتی لە شەڕی براکوژی کوژراون ئەمە معنایەوە نییە بنبڕە من پێم وایە لە ئێستادا بەشەکی حلولی سیاسی بەشەکەیت کە حلولی قانونیە
مەسەڵەن حلولی قانونی ئەوەی کە بەڕاستی برایان و خوشکانی پەرلەمانتاریش چاوەڕێی لایەنە سیاسیەکەیان کردووە ئەگەر هەنگاویانە نابێ. ئێمە لە کوردستان لەگەڵ پەخستنی ینی هەر قبول نەکردنی سەرۆکی پەرلەمان بۆ مزاوەلەی مهنەی خۆی مدیر عامێکیش بێ حەقی هەیە شکاتکە. بەڵام لێرە لەبەر ئەوەی محکەمەی دەستوریمان نییە توانامان نییە محکەمەی دەستوری بێ فەرزی ئەوە بکە ئەوە قبولە یا قبول نییە، چونکە خۆ پارتی دیموکراتی کوردستان ناڵێ کارێکی باشم کردووە، چونکە یەکەم جار لەو بڕیارە زەرەرمەندی یەکەم لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستانە. ئەزمموی دیموکراسی لە کوردستان کە ئەو پشتی سەرەکی بەبەردەکەوی ئەو ئێستا سەرۆکی هەرێمی هەیە سەرۆکی علاقاتی خارجی قابل خۆ ئەوی علاقاتی خارجی دەچی لێ دەپرسن پەرلەمان چیە سەرۆکی پەرلەمانتان بۆ جێڕاوە کۆمەلگای نێودەوڵەتی خۆمووی لەو پرسانە دەزانن. بۆیە بە بۆ چوونی من بەشەکەی تری لە ئێستادا ئەگەر من پشگیر یعنی هان نادەم بەو ئاراستە بەڵام بەڕاستی کوتلەی پەرلەمانی دەتوانین لە محکەمەی اتحادی بەغدا شکایەت بکە. ئێمە لە چوارچێوەی فیدرالیەتی بڵین لە عێراق داینە و ئەم قەزیانە کە قەزیەی سیادین لێرە لە قوانینی وەزعی خۆمان معالەجاتمان نییە دەکرێت لە ڕووی قانونی و پەنا لە بۆ محکەمەی اتحادی بین دەکرێمە ساڵێک پەرلەمانی کوردستان پەچی بخرێ بە بڕیارەکی سیاسی و محکەمەی اتحادی ئەو کاتە بڕیاری یەکلاکەرەوە دەدا ئینجا ئایا بڕیارەکە جێبەجێ دەکرێت قەد یەجوز بڕیارەکەش جێبەجێ ناکرێت بەس ئەدا ئەچی قانونیمان کردیە لەوەی بەس لە گازاندە ئەمن گازاندەم هەیە ئەو گازاندەیە هەوڵدان بەڕێی من بۆ چوونە هەر جەرسەیەکی پەرلەمان نیساب هەبێ نەبێ یعنی ئەم پرۆسەیە قوڵتر دەکاتەوە مشکلەکان گەورەتر دەکات بۆیە لەگەڵەوەم و ئێستاش قۆناغەکەەوە دەخوازی و بەڕاستی فشاری مەدەنی زۆرن شێوازی زۆرا و زۆر هەیە هی ئەوەیە کە زۆرێک لە تەنازولات زۆرێک لە سەفقەی سیاسی تازە پێشکەش بکرێت کە کەس دۆڕاو نەبێلەوە چونکە ئێستا گەیشتوتە ئەوەی کام هێز دۆڕاوە ئایا ئەگەر بەسەلەن بزوتنەوەی گۆڕان بڵێ من لەبەر خاتری میلەتەکەم ئەوە یوسف محەممەد دەگۆڕمەوە سەرۆکی پەرلەمانم هەر ناوێ ئەمن هەر لە حکومەتیش دەستمە دەرێت دەبمەوە معارەزەوەکو پێشتر بە دۆڕاو حسابەیە بەبراوە ئەلێرە سنگەکە ئەلێرەیە پارتی دیموکراتی کوردستان کە گوتی سەرۆکی پەرلەمان نێ ئێستا بڵێ کاکە بابێ مشکلە نییە با پەرلەمان کۆب بێتەوە ئایا بە دۆڕاو حسابەیە براوە دەبێت لە حلولی غێری ئەوەی حلولی سندوقیە یان تەفکیرمان لە چوارچێوەی ئەوەیە کە یەک براوە یەک دۆڕاو دەبێت لە حلولی ئەوە بگەڕن چێ دەکرێت هەردووچیان براوە بن وەکو ئەوەی کە ئێستا پێشنیار هەیە لە کۆمەڵی مەدەنی کۆمەڵک پێشنیار کراوە لە ئاستی نوخبە کۆمەڵک پێش مەسەلەن با پەکێجێکی نوێ تەقدیم بکەین سەرۆکی حکومەتیش بگۆڕێ قسە لەسەر سەرۆکی هەرێمیش بکرێ بگۆڕێ پەکێجێکی گۆڕانی هەمەلایەنە بەرەو ئەوەی کە انتخاباتی مبەکرە مۆدەلات زۆرە و وڵاتانیش ئەزمون زۆرە کە تووشی ئەوە حاڵەتیدن بەڕێزت ینی ئەوە هیچ دەست پێشخەرێکتان نەکردووە کاگ هۆگر بازدەوە کاکە کۆمەڵە دەست پێشخەری و پێشنیار ئەکرێت ینی ئێوەش وەکو پەرلەمانتاران بە تایبەتی وەکو فراکسیۆنەکەی خۆت هیچ دەست پێشخەرێکتان نەکردو لەمەوەی ئەم ساڵایەوە چیتان پێ بۆی کە ئەو دۆخە چەق بەسوە بە شێوەیەک لە شێوەکان تێپەڕێن بە هاوکاری فراکسیۆنەکانی هاوڕێتان یان ئەو دۆخەی کە هاتوتە هەرێمی کوردستان و ناوچەکە واتان لێ ناکە کە مبادەری پێشکەش بکەن. بەێ پێشتریش دەست پێشخەری زۆر هەبوو کە بۆ هەوڵدان یەک لیزیکردنەوەی ئەم لایەنە سیاسیانە بە تابەتی کە ئەو لایەنەکە بوونە تەرەف لە بابەتەکە ئەمەش وەکو لایەنێکی سیاسی وەکو جەبهەی تورکمانی کە حزبێکی کە خاوەن ئیرادەی خۆیە لە عێراق و هەرێمی کوردستان کە پەیوەندێکی باشمانەیە لەگەر هەر پێنج لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان ئێمە سەردانی مەکتەبی سیاسی لایەنە سیاسەکانشمان کرد لەگەر هەموو لایەنە سیاسەکانش کۆبنەوەش کرا کە دیار بوو کە ئەم کێشەیە برادران و هاوڕیانش کە باس کردووە کە ئەمە دەگەڕێتەوە بۆ ڕابردوو کە ئەم لە ڕابردوو ئەم کێشانە دروست بووە ئێستا کاریگەری لەسەر کە شخصیەتی قیادە دروست کرد بووە بە تایبەتی لایەنە سیاسەکان کە ئێستا پەیوەندیان باش نییە ئێمە کە لەو کۆبنەوانە کە ئێمە داوامە لەو بەڕێزانە کردووە لە کۆمنەوەکەدا کە دەبێت مبادرێکی نیشتیمانی سیاسی هەبێت و کە دەبێت ڕێککەوتنێکی شمولی فراوانتر هەبێت بۆ ئەوی هەموو لایەنە سیاسەکان لە خۆدا بگرێتە بەڵام لێرەمادەرانە پێویست نیە وڵاتانی جیهانی نێودەوڵەتی هەرێمی ینی وەکو نێوەنگیر ڕۆڵ ببینن تایە هەموو محاوەلایان کرد ینی کە لە سیاست هیچ شتە کۆتایی نایە
کە لێرەدا بێ ئومێدێک نییە کە دەبێت هاوڵاتیان و لایەنە سیاسەکان زیاتر گەشتبین من بە دوا ڕۆژی ئەم وڵاتە دەبێت زیاتر هەوڵ بدەن کە بۆەوەی یەک ریزی لایەنەکان محافظە بکەن بۆەوەی بتوانن بابەتەکان بە شێوەیەکی دیبلۆماسی و سیاسی چارەسەر بکرێتن بەڵام تاکو ئێستا وتت کە زۆر محاولات هەبوو کە لەناوە و لە دەرەوەش کە بەڵام نەگەیشتە نەتیجێکی نهایی لێرەدا من لێرە ئەڵێمەوە کە بەداخەوە من ئێمە وا دەبینین واشە کە لایەنە سیاسیەکان زیاتر سەبەبە زیاتر سەبەبە لە پەرلەمان و لە ئەندا پەرلەمانکە و باردۆخۆی دروستکراوە لێرە ناکرێت فراکسیۆنەکان هەر بۆ یەکە و بۆ خۆی بۆ لایەنی سیاسی لە دەرەوەی فراکسیۆنەکان دروستکات لە دەرەوەی فراکسیۆن بۆی کە دوجار هەوڵێک بێتە ئاراوە تەنازول بۆ یەکتری پێم و کاگ ئیڤارخان لە بیدایەت باسی کرد وتی دەبێت کە لە قیادەکانی ئەم لایەنە سیاسە لە مستەوای مەکتەبی سیاسی لە ناو پەرلەمان بێتن کە خاوەنی بڕیار بن ئەمە زۆر گرنگە مەسەلەن ئێستا ئەگەر مقایسە بکەن جیاوازیەکە بێت لەگە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق کە ئەندامانی مەکتەبی سیاسی و کە قیادەی حزبەکان لە ناو پەرلەمان هەیە و کاریگەریشان هەیە ئەوە لە پەرلەمانی تریش لە ئەوروپا و لە دەوڵەتان تریش وهەیە بەڵام گەڕێتەوە ینی عێراق بۆن بوونەتەوە باسی عێراقی عێراق پێیان وایە کە زۆربەی کێشەکان نەچێتە پەرلەمان بۆی فرای خوانەکەون کەسە دیار و بارزەکانە هێنە پەرلەمان ئەمە ئەوە گەێنێکە لە هەرێمی کوردستان پەرلەمان بەو جێگەی ینی وا هەز ناگەن کە شوێنێکی ئاوایە بتوانن قوسایی و سەجی خۆیان لە پەرلەمان و بەرامبەر بە نایرەکانم بەکار بێنن ینی وا هەز ناگەن بۆ ئەوە نەکراوە پەرلەمان نوێنەری خەڵکە و لە عینی کاتیشدا ئەو ئەندامە پەرلەمان نوێنەراتی لایەنە سیاسەکانیش دەکەن یعنی ئەو ئەندام پەرلەمانە بەڕێگای لایەنە سیاسەکان بە پشتیوانی لایەنە سیاسەکان هاتە ناو پەرلەمان ئەمە واقعیە لێرەدا کە پەرلەمان و فراکسیۆنەکان ئەوەندە کاریگەری نەیان بۆ ئەوەندە کاریگەری دروست نەبوو لەسەر ینی بۆ کاریگەری سلبیان دروست نەکرد زیاتر لایەنە سیاسەکان دروستیان کرد یعنی بابەتی پرسی سەرۆکایەت لە بابەتی پرسی سەرۆکایەتی دەست پێ کرد ئەم گرفتەوە مشکلەیە کە ئێمە دەبواە لایەنە سیاسەکان بە شێوەیەکی تەعاملی دەبایە تەعاملێکی لە پسراوە نەکرابایە لەگەر ئەم بابەتە بەڵام نەکرا کارگەیشتە ئەو مەرحەلەیە کە ئێستاش کە تەمەنی پەرلەمان یەک ساڵ ماوە کە دەبێت لەو ساڵە کارە بکرێت وە دەبێت لەو ساڵانەوەی پەرلەمانتاران بە تاک بێ بە کۆبێ ئەوە ینی هیچ کاریگەری دروست ناکە یعنی برادری بەڕێزم کاگۆگریش باسی کرد کە وت ئللا دەبێت تەوافقی سیاسی ئللا دەبێت ئەم لایەنە سیاسیانە من گلەیم لە لایەنە سیاسەکان چۆنە من وا بینیم کە تاکو ئێستا چار لایەن بە یەک کات یعنی چار لایەن وەکو یەک مووقفیان هەیە لایەنی تری مووقفتر هەیە کە ئەم چار لایەنە کە بەرەیەنەکانی کە بڵێن وەکو بەرەی تورکمان ئێمە من ئەو پێنج من دێمە سەرەوە مەسەن ئەو پێنج لایەنە ئەو پێنج لایەنە ئەمانش خۆیان ساغ کردێتەوە بەرێک لە بەری ئەو پێنج ینی ئەو پێنج بەتابەتی ئەو چار لایەنە کە لە زۆر شتە یعنی لە بابەتی پەیوەندەکان نێوان هەرێم و بەغدا کە یەک مووقفیان هەیە یان لە زۆر شت ئەمە جوگرافیا وای کردووە نەخێر یان نابێ واکەن لایەنی تر بە تەنیا بەجێهێڵن ئەمە کاریگەری خراپ دروست دەکات یعنی ئەم چار لایەنە بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان بە تایبەتی کۆمەڵی ئیسلام و لەگەڵ یەکگرتووی ئیسلامی دەبێت زیاتر مووقفێکی گەورەتر پیشان بدەن کە زیاتر لەوانەیە کاریگەری جۆغرافیا دروست کردووە لە سێران بەڵام ئێستا کە دروستکردنی بەرە و یا دروستکردنی جەبە کە شتێکی باش نییە کە ئەتوو لایەنیش سیاسی بە تەنیا بەجێبێلێ و ئەو لایەنە سیاسەش شتێکی باش نییە ئەم لایەنە بە تەنیا بەجێبێلێ من لێرە قەزم وایە کە یەک ڕێزی زۆر گرنگە لە هەموو بابەتەکان کە ئەو بارودۆخەی هەرێمی کوردستان وای کرد ئێمە نەمانتوانی یەک ڕێزی لە بەغداش دروست بکەین ئێمە نەمانتوانی یەک ڕێزی لە پەیوەندەکانی هەولێر و بەغداش دروست بکەین لەبەرەوەی ئەمانە زۆر گرنگە زۆر باش دەست خۆش بێ خاتو ئێڤەر باز لە ناڕەزایەتەکان ئەکرێت ینی ناڕزایەتەکانی خەڵک تا بێت قورسترە بێ و قەیرانی دارایی ئابووریش ڕۆژ لە دوای ڕۆژ شانی خەڵکی و هاوڵاتیان بەگشتی قورسەگا فەرمانبەران مامۆستایان
کەمەندامان خانە نشینان تەنانەت پێشمەرگە هێزەکانی ناوخۆ ئەمە ینی ڕۆژ لە دوای ڕۆژێمە سەیری شەقامەکەین ماگرتنەکان فراوانترە بێت ناڕزایەتەکان قورسترە بێت دۆخی سیاسیش بە هەمان شێوە بەوەیە کە باوەڕ وایە زۆرێک لەو قەیرانە دارایانش کە بابەت سیاسەکانە دروستی کردووە ئێوە سنگتان چییە بێ بۆی کە ئەو قەیرانە بڵین سیاسیانە چارە بکەن و دوچار گرفتە ئابوورەکانیش بە ئاخاری چارەسەر بڕات دیسان دەگەڕێتەوەی کێشەی پەککەوتنی پەرلەمانمان هەیە دیارە من دیسان دووبارەی دەکەمەوە ئەرکی پەرلەمانتاران ئەوەیە یاسا دەربکە و دواتریش چاودێری یاساکان بکاتن بۆ دەسەڵاتی تەنفیزی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان چەندین کێشەمان هەیە لە چەندین قەیرانداین قەیرانی سیاسی لە شەڕداین لەگەڵ داعش هەروەها بڵێ خەڵک ناڕازیە ناحەقیشی نییە لە بارودۆخێکی زۆر زۆر خراپدان قەیرانی داراییمان هەیەکێکە لە هەرە قەیرانە گەورەکان دەیان کێشە و گرفتی کۆمەڵایەتیمان هەیە لە ئەنجامی ئەم قەیرانانە دروست بووە بەداخەوە ئەو پەیوەندی بەوەیە کە ئێستا حکومەت وەکو حکومەت هەربوونی نەماوە من ئەوە ڕێی شخصی خۆمە و ڕێی خەڵکی کوردستانیشە بۆیە لە مێژووی پەرلەمانی کوردستان هەتاکو ئێستا نەتواندراوە متمانە لە یەک وەزیر وەربگیرێتەوە نەتواندراوە ئەوە یەکێکە لە خەلەلەکان سرەڕێ ئەوەش کێمە ساڵێکە پەرلەمان پەچی کەوتووە ئەوە زۆر گرنگە متمانە لە وەزیرەکان بسەنجێتەوە ینی زۆر باز لەوە بەدڵنیایە گرنگەکە لە بەڵام تۆ کە پەرلەمان پەچی بکەوێتن گرنگەکە لە چیە ئەگەر پەچی نەکەوت بێت متمانی لێ بسەنێتەوە تۆ مؤسسەی ئەنیمە ئەوە گەێنە کە ئەم چۆنەڵێ چۆرێک لە زاڵبوونی بەسەر حکومەت و هەیە و حکومەتا هەیە و چۆنەڵە هەیمانەتی زیاتری ئەگەر بە شێوی یاساییش بێ هەر ئەمەیە یان چارەسەری بە دوات ئادێت ینی خەڵک گرفتی کەمترە بێتەوە بزنی کاگەعقوبێستا من هەر قسەیەک بکەم لەسەر ئەم پرسا دیسان دەگەڕێتەوە بۆی کە پەرلەمان پەچی کەوتووە کە پەرلەمان پەچی کەوتووە من ناتوانانی قسە لەسەر چەند شتێک بکەین تۆ باسی سەرەتا باسی ئەوەت کرد کە پەرلەمانتار دەست لە کار بچێشێتەوە باشە من بەسەر چاو دەست لە کار دەچێشمەوە بەڵام نابێ دانیشتنی پەرلەمان هەبێتن بۆ ئەوەی متمانە لە من وەربگرێتەوە ینی ئەوە یەکێکە لە گرفتەکان بەڵێ ئەگەر پەرلەمان کاری خۆی کرد بە کاری ڕۆژانەی خۆی کرد بە کاری یاسایی خۆی کرد بە ئەو کاتە ئێمە داوامان دەکرد کە پەرلەمان بێتن بانجی ئەو وەزیرە گەندەڵانە بکاتن لە پەرلەمانی کوردستان کە بوونەتە کێشە بۆ هەرێمی کوردستان چەندین وەزارەتمان هەیە چەندین قەیران هەیە پەیوەندی بە چەندین وەزارەتەوە هەیە بۆیە سەرەتا دەبێتن پەرلەمان دەست بەکار بێت ئەمە خۆ دەزانین ساڵێکە پەرلەمان پەچی کەوتەوە بەس خۆ دووشی سەرەکی پەرلەمان و پەرلەمانتارە ئەویش یاسای بڵێن ڕخسنی یاسای بودجە و لەگەڵ بواری تەشریعەکەی یاسادانانە ئەو خۆ لە 2013 بە دواوە پرۆژە بووچە هەر نییە هەر وجودی نیە ینی نازان پێشتر ئێوە چیتان کرد لە مێژووی پەرلەمانی کوردستانە لە 2013 تاکو ئێستا هیچ بڵێ بودجە تەصدیق بکرێتن لە پەرلەمان نەکراوە بەداخەوە ئێستا یەکێک لەو کێشانە چەند ڕۆژێک بەر لە ئێستاوە دێک چوو بۆ بەغدا بە حساب گوایە ئەم جارە 17 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان ئەو بودجێ دێتەوە خۆ ئەگەر بێتەوە هەرێمی کوردستان دەبێتن لە پەرلەمانی کوردستان تەصدیق بکرێتن کەواتە کە تۆ پەرلەمانت نەبێت چۆن دەتوانانی تەصدیقی بکەیت دیسان کێشەکە ئەوەیە دیسان پەرلەمان پەچی کەوتووە بۆیە ئێمە دەبێ هەوڵی جدی بدەین کار لەسەرەوە بکەین چۆن هەوڵ بدرێتن پەرلەمان دەست بەکار بکرێتەوە ئەوەی یەکێکە لە هەرە کێشە سەرچیەکان بۆیە نابێت لە هیچ بباسترێتەوە کە پەرلەمان دەست بەکار بووە دەبێت ئیرادەیەکی بەهێز هەبێتن لایەن پەرلەمانی کوردستانەوە و پەرلەمانتاران دوور لە ئیتیمای سیاسی و حزبی ڕاستە من نوێنەری حزبێکی سیاسیم بەڵام لە هەمان کاتدا نوێنەری خەڵکی کوردستانم خەڵکی کوردستان پێویستی بە پشتیوانی ئێمەیە ئێمە دەبێت چەند یاسایەکیان بۆ دەربکەین ئێمە دەبێت هاوکاریان بکەین ئەگەر پەرلەمان ئاکتیڤ بە حکومت دەیتوانی بە ئارەزووی خۆی بێتن چارەگە موچە بداتە خەڵکی هەرێمی کوردستان بە چ بڕیارێک چارەگە موچەی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بڕیوەتەوە لە 2015 دیارە وەزارەتی دارایی پرۆژەیەکی گشتگیری هەبوو ئەم پرۆژە گشتگیرە چەندین بواری لە خۆ گرتووە لەسەر بودجە لەسەر لامەرکەزیەت لەسەر شەفافیت لەسەر داهاتی گومرجەکان لە کۆمەڵێک سێکتەری زۆر گرنگ کە قسەی لەسەر بکرێتن دەبوایە
پێش پەککەوتنی پەرلەمان ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرێتن کۆنفرانسێک هەبوو هەموو ئەندامانی بەڕێز و زۆربەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داوت بوون بۆ ئەوەی بڕیار لەسەر دۆخی هەرێمی کوردستان بدرێتن لەسەر چاکسازی لە چەند سەکتەرێک بکرێتن بەڵات بەداخەوە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان بکرا بۆ ئەوەی ئەم پرۆژەیە جێبەجێ نەکرێت دوای چەند مانگێک لە ڕۆتانە قسە لەسەر ئەم پرۆژەیە کرا بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بوونێکی نییە لەبەر ئەوەی لە هەر هەرێمێک یان لە هەر وڵاتێک کە حکوومەتێک هەبێتن دەبێت پەرلەمان چاودێری بکاتن تۆ لەسەر چه ئەساسێک تۆ حکوومەت بەڕێوە دەبی کە نەتوانی پەرلەمانێکت هەبێت چاودێری بکەیت بۆیە من بەڕاستی گلەیی دەکەم بە تایبەتی لەو چەند فراکسیۆنەی کە ئێستا لەگەڵ لە کابینەی هەشدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان شەریکی حکوومەتن بۆیە دەبێ هەڵوێستی خۆیان هەبێتن تۆ ناکرێت لە کاتێکدا قسە بکەی بڵێ دۆخی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە خەڵک لە قەیراندایە کێشەی دارایی هەیە لە هەمان کاتێشدا تۆ ناو کابینەکەبی دەبێ ئەم فراکسیۆنانە هەوڵێشانەوەی داوا بکەن یان سەحب بکەنەوە لە حکوومەت بەڵێ زۆر باش یان دەبێ ئەگەر تو ئەوان سەحب بکەنەوە لە حکوومەت مباشرەتەن حکوومەت هەڵدەوەشێتەوە ئێستا تۆ بەڕێز باسیەوە کەوتم من وا دەستیشم لە کار کێشاوە چی لە مەوزوع گۆڕێەوە ئەوانش لە حکوومەت دەرچوون چی ینی بە وەزارەتێک دوو نیم چە وەزارەت هیچ کارەکە هینە بێت چۆن ناگۆڕێت کێشە چارەسەر بێت کاتی حکوومەت هەڵدەوەشێتەوە ئەو کاتی حکوومەت هەڵدەوە بەس باز دەوەکرێ ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت نەکشێتەوە هیچ شوێک حکوومەت هەڵناوەشێت بۆیە بەتاکید بە دەرەجەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ هەڵوێستی خۆی یەک بکاتەوە بە زووترین کات یان دەبێتن بە جددی قسە لەسەر ئەوە بکاتن نابێت دۆخی هەرێمی کوردستان بەو ئاقارە بڕوا هەروەها ناتوانێت نابێتن پەرلەمانی کوردستان پەچی بکەوێتن لەبەرەوەی بڵێ ئەو هێزی سێمە لە هەرێمی کوردستان جێگری حکوومەت لەوانە چەندین وەزارەتیان هەیە دەبێ هەڵوێستی خۆی هەبێتن یان دەبێتن بڵێ من سەحب دەکەمەوە لە حکوومەت یانیش دەبێتن ئەم دۆخ ئاوا قبول بکات نەجبێخان باز ینی هەوڵێک هەیە ئاخارێک هەیە یان وا هەستەکرێ بابەتەکان وای لێ ئەکرێت ینی بەدیل بۆ پەرلەمان ئەدوەزرێتەوە بۆ نمونە لەم چەند ڕۆژە ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان گرێبەز لەگەڵ کۆمپانیایەکەکە بە ناوی ئیلۆت بۆ ئەوەی کە وردبینی لە داهات و فرۆشی نەو تا بکات بە پارەیەکی زۆر لە کاتێکە لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمان کە لیژنەکان ئیشی خۆیانەکەن لە ماوەی ڕابردووتە ئەگەرچی جەلسە گشتەکانی پەرلەمانیش پێشی کەوت بێتەوان هیچ ئاگادار نین و بانکێشیش ناکرێت و پرسیشان پێ ناکرێت ئەمە تۆ خوێندنەوە بۆ ئەمە چیە ئەمە بەدیل دۆزینەوەیە بۆ پەرلەمان و دەستگا فەرمیەکان لە هەرێمی کوردستان کە لیژنەی تایبەتمەندیشی بۆ دروستکراوە لە پەرلەمان بەڵێ بێگومان ینی لە غیابی پەرلەمانە لە کاتێکە کە پەرلەمان کاران نییە و هیچ ڕۆڵێکی نییە ینی هەرچی شتێکی تر بکرێ بێگومان چاوەڕوان کراوە بە تایبەتی لە حکوومەتێکی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کاتی کارابوونی پەرلەمانیشا بەڕاستی ڕۆڵی نەیهێشتە پەرلەمان ڕۆڵی سەرەکی خۆی بگێڕێ بۆ نمونە فترێک پێشەوەی پەرلەمان لە کار بخرێت ینی ئێمە بە یاداشتی ڕسمی بە ژمارەی تەواوی واژۆی ئەندامانی پەرلەمان داوای پرساندنی وەزیرەکانمان کردووە بە تایبەتی یەک دوو وەزیر سەرۆکی حکوومەت نەیهێشتە بێنە پەرلەمان ینی مەبەستم لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاتی حسابی بۆ پەرلەمان نەکردووە لە کاتی کارابوونیشە بە تایبەتی لە ئێستاە کە پەرلەمان ڕۆڵی نەماوە و کارانیەوە پەک خراوە ئەو هەموو بڕیارەی کە ئەدرێ لە سەرەتایی بە تایبەتی لە سەرەتای ئەم ساڵەوە هەر لە دەستکاریکردنی موچەوە هەر لە زیادکردنی باج و ڕسومات لەسەر خەڵکی هەرێمی کوردستان یعنی ژمارەیەکی زۆر لەو بڕیارانەی کە بەناو بڕیاری چاکسازیە درا هەمووی لە غیابی پەرلەمانە و هەمووی نایاساییەکە کراوە بۆیە ینی حکوومەت چاوەڕێەوە ناکە ئایا پەرلەمان ڕۆڵی چییە بێ و چۆن ڕێگەی پێ بدا ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە بە تایبەتی بۆ ئەو کۆمپانیایی کە بەڕێز باست کرد یعنی ئێمە لە کاتێکی شاکە پەرلەمان کارا بووە بە راپۆرتی دیوانی چاودێری دارایی هاتۆتە پەرلەمان سکاڵای ئەواکەن کە وەزارەتی سامانە سروشتەکان ڕێگە بە دیوانی چاودێری دارایی نادا وردبینی بکات یعنی بە جێگەی دەستخۆشی بوو کە دیوانی چاودێری دارایی لەم خولەی پەرلەمانە کۆمەڵێ
ینی چالاکی زۆر باشی کرد و ڕۆڵی باشی هەبوو لە وردبینیکردن لە هەموو ئەو شتانی بە تایبەتی من ئاگادارم ئەو لیژنە پەیوەندیدارەکان کە لەسەر کۆمەڵێ دۆسی بە تایبەتی گەندەڵی و ئەوانەی کە هەبوو ینی کە نووسرا و ئاراستی دیوانی چاودێری دارایی کراوە بە وردبینێکی زۆر تەواو ئێمە وەڵامی راپۆرتەکانمان دراوەتە وەکو لیژنەکانی پەرلەمان بەڵام لە راپۆرتەکەی خۆیانە ئەڵێن کە وەزارەتی سامانە سروشتەکان ناهێڵێ ڕێگە نادابەوەی کە وردبینی بکرێت دوای ئەوە ئێمە لە مانگی 5 2015 یاسای سندوقی داهاتی نەوت و گازیەکانمان پەسەند کرد کە هەر خۆی لەم یاسایە باز لەواکە کە چۆن وردبینی بکرێت لە دۆسەی نەوتە لە یاسای ژمارە حوتی ساڵی یاسای 22 ساڵی 2010 بە هەمان شێوە یاسای نەوت و غاز باز لەواکرێت چۆن وردبینی بکرێت لە دۆسەی نەوتە کە ئێمە هەموو داهاتی هەرمی کوردستان جگە لە داهاتی ناوخۆ داهاتی هەرمی کوردستان لە دۆسەی نەوتایە وردبینیکردن لەم دۆسیەوەندە قورس نییە کە پەرلەمان نتوانێت بیکە و یاخود دیوانی چاودێری دارایی نتوانێت بیکە هەتا بڕۆن ڕێکخراوێک بێنن لە دەرەوەی وڵات و ڕێکخراوێکی ئەنتەرناشناڵ بێنن کۆمەڵێ پارەی زۆری بدەنێ کە ئەمە جارێکی تر گەندەڵێکی ترەوە چی ینی ئەمە چی ئەگەن بێگومان بۆ پەردەپۆشکردنی گەندەڵەکانە بۆ ئەوەیە کە پەرلەمان هیچ ڕۆڵێکی نەبێ بۆ ئەوەیە کە ئەنجومەنی نەوت و گاز ینی کەس نەزانێت چۆن بڕیارەکانیان داوە چیان کردووە راپۆرتەکانی دیوانی راپۆرتەکانی ماگانەکان کە وەزارەتی سامانە سروشتەکان دەرێکە هەموو شتەکان ناڕوون و وازەحنێتیە یعنی ئەمانە تەسەور ناکەی ئەوش کاردانەوە بێت ینی بۆ نمونە ئێمە لە ماوەی ڕابردووە ئەو هەندێک لە پەرلەمانتاران زۆر لەسەر ئەو بابەتە ینی کە ناشەفافە لە فرۆشتن و دەرهێنان و پرۆسەکانی نەوتە دەرهێنانی نەوتە ناشەفافە بۆی حکوومەتیش ناچار پەنابەتە بەر کۆمپانیای بیانی ئەمە کاردانەوە نییە ئەخر حکوومەت ناچار نییە تا پەنابەرێتە بەر کۆمپانیای بیانی حکوومەت ئەی ئەمدام و دەستگایانی خۆی بۆ چیە لە ناو هەرێمی کوردستانە ئەی دیوانی چاودێری دارایی بۆ چییە ئەی دەستەی دەستپاکی بۆ چیە ئەی پەرلەمان ئەرکی چییە ینی لە کاتێکا کە ئەندامی پەرلەمان قسەیان لەسەر ئەو دۆسیەکرۆ هەموو بەڵگە هەیە ینی بابێن بە بەڵگە و بە دۆکۆمنت وەڵامی ئەو راپۆرتانە بدەن وەڵامی ئەو ئەندامانی پەرلەمان بدەنەوە بەڵام لە کاتێکا کە وەڵامێکی مقنعکەر و باوەڕ پێکراو نییە لەلایەن ئەوانەوە ئەمە دادیان نادا بچن کۆمپانیایکی تر بێنن بەوە کێشەکان چارەسەر نابێت کۆمپانیایکی دەرەکی بێ وردبینی بکە ئەی باشە کێ چاودێری و کۆمپانیایەکە ینی نابێ چاودێرەکە بێ ینی حکوومەت خۆی جارێکی تر تەزیقی راپۆرتەکانی ئەوانەکە ئەی چی راپۆرتی ئەوان تەزیقای چی ئەڵێ وایە ئەوەی کە ئەوان ئەینووسن لەبەرەوە ڕاستەوان ڕێکخراوێکی نێو دەوڵەتین بەڵام ئێمە شەئنی ناو خۆی خۆمان و ئەو بارودۆخی کە لە ناو هەرێمی کوردستانە هەیە لە حکوومەتە لە پەرلەمانە خەڵکی ناو هەرێمی کوردستان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان خۆیان معنین بەوەی کە چاودێری یەکتری بکەن و کارەکان بە شێوەیەک بڕواکە لە بەرژەوەندی خەڵکۆتایی پێ دەست خۆش بێ کاک هۆگر باسی ینی زۆر جارەوەتە هەندێک لە پەرلەمانتارانش باسەوەکەن کە سیستەمی پەرلەمانی بەم شێوازە ینی قسەکان ئەوەی لێخوێنێت کە بگۆڕێ بۆ بەرەو لیستی داخراوە ئەو بابەتانە بۆی کە حیزبەکان بە کام سەلاحەتی خۆیانەوە دەستیان تا هەبێت و کەسی کاریگەری خۆیان تەمان ئەگەر نێت هەبێ ئەگەر مەبەستیان بێت خەڵکی ئەکتیڤ و بڵین قسە ڕۆشتی خۆیان بێنە ناو پەرلەمان بۆی دوجار هەموو جەلسەکان و هەموو جمو جوڵەکانی پەرلەمان بە ئاراسەیەکە بێکە قەراری ینی چۆنەڵە یەکلاکەرەوەی تێدا بدرێت و ئەوێ بێ بە ناوەندێکی بڕیاردان بە شێوەیەکی گشتی بڵێ بۆ خۆی ئەو مل بەملانێ هەیە و بۆ چوونە جیاوازە شێ بەڵام ببوو ینی ئەوەی ئەمن بڵین سەرچاوی زنی خۆم لێی دەبینم و تێدەڕوانم ئەوەیە ینی لیستی داخراویش بێ لیستی کراوەش بێ لیست هەر نەبێ بە عشائری خەڵکی دابنین بە نەتیجە ئێمە موەسسەیەکێ کە ناوی پەرلەمانە وەزایفی هەیە ئەو وەزایفانە بەڕکێف و بە بەرژەوەندی و بەداخوازی هێز و لایەنە سیاسیەکان نەشتێتەوە تێچێدن نایکەن لەبەرەوە ئەم تەسەوەر دەکەم یعنی بەڵێ هەنگاوە بۆچی لیستی داخراو بوو بە لیستی کراوە بۆ ئەوەی هەندێک کۆت و بەند بشێندرێ خەڵک ئازاتربی لە دەست نیشانکردنی نوێنەرەکانیان ئازایەنەتر بێنە مەیدان و داکۆچی بکەن پەرلەمانتار بەس وادەی بەرژەوەندی حیزبی نەبی چونکە بەنەتیجە ناو حیزبەکەش سیستەمە زوو نەبوو بۆ بارودۆخ واقعی هەرێمی کوردستان من نابەس بەشی زۆربەی زۆری بیرمەندانی زانستی هەڵبژاردن دەڵێن لە وڵاتانەی کە لە قۆناغی ڕاگواستنی دیموکراسین و ژیانی حیزبی بۆ ماوەیەکی درێژ نەبووە بۆی حیزب تەنشیئە بکا و گەشە بکا و هەبی و پێگەی خۆی دابکوتی پێویستمان بە لیستی داخراو هەیە نسبی
لەسەر ئاستی وڵاتەکە داخراواتە زۆرترین تەمسیل و چەندی لستەکان بەرەو کراوە بڕوان ڕۆلی حیزب کەمتر دەبێ زۆرتر نابێ خەڵکیش لە بێزاری ڕۆلی حیزب چکە حیزب یان لە بیرمان نەچێت لە هەرێمی کوردستان لە 25 ساڵی حکومڕانێتی تەواوی مۆدلەکانی سیستەمی شمولی پیادە کردووە ینی دیکتاتۆریەت بە هەموو چەمکەکانی لەگەڵ ئەو ئازادیەی ئەو هامیشەی کە ئێستا کاری لەسەر دەکا بەڵام بنەما یا سلوکی مرکزیت لە بەڕێوەبردن هەر هەبووە چەقبەستنی بڕیاری سیاسی لە دەستاکە کەس نەک مؤسسە بۆیە بە بۆچوونی من ئەوەی کا من بۆی دەگەڕێمەوە ئەوەیە ئێمە لە بەردەم دوو ئەگەرداینە سێمی نییە ئەگەر یەکەمیان ئەوەیە کە ئەو هێزولانە سیاسیانە بە ڕۆشت بە لێبوردەیی بە ئازایانە بێنە پێش بیر لە مۆدلێکی تر و شێوازێکی تر و با بڵێن ڕێکەوتنێکی تر بکەنەوە کە ژیانی سیاسی و ئابووری و تەواوی کێشەکان کە دێنێتە پێش بە ئاراستەوەی ناوڵاتی دابشکن یا نەوتی بدزن یا نازانم چ بکەن بە ئاراستەی ئەوەی چۆن ئەو دەوڵەتە بە مؤسسی بکرێ بە ئاراستەوەی لێرە بۆ 10 ساڵی تر چۆن پێشمەرگە بێتە پێشمەرگەی نیشتیمانی نەک پارتی وێچێتی چۆن دەستگا ئاسایشەکان پارێزگاری لە کەرامەتی ئینسان بەبێ ئیسtisنا و بەبێ جیاوازی بکەن نەک ئەوەی حیزبی من بیبی پارێزن ئەوەی حیزبی تو نەبی با بڵێن چی خراپە بۆی بکەن ڕۆژنامە نووسێکی بەدبەخت دەکوژرێ بە 2 ساڵ نازانن چێ کوشتێتی و ناگیرێ بەڵام هاوڵاتیەک چەقوێکی پێ بکەی بە سەعاتێکی دەیگرن ئەمانە هەمووی پرۆسەن بۆ دەوڵەتداری ئەگەر یەکەمی لە پێشمانە هێز و لایەنە سیاسیەکان بێن ڕێک بکەون لەسەرەوە ئەی ئەگەر ئەویان نەکرد وەکو جەنابەت و هەمومان حایرماینە و پێمان ناکرێت حەلک بدۆزینەوە ڕێی دووەم ئەوەیە هەم ئەزمونونەکە هەمەوەی هەمانە هەمەوەی حیزبی چێ هەمووی لە دەست دەدەین چکە ڕەوڕەوە ڕناوەستێ وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان لەسەر کورد ڕناوەستن کەی پێک دێنکەین کەی ئەوەندە تەنشیعی سیاسیمان دەچێتە سەر دەزانین چۆن ئیدارەی وڵات ئەو کاتیش ملەتی کورد بەحقەت بەبێ بەبێ دوو دڵی دەڵێ کورد شانی دەوڵەتداری نییە کوردستانیان شانی بەڕێوەبردن و دەوڵەتدارین چکە ئێستا ئەزبوون لە دەستمانە دامی دەولیمان هەیە ئێمە لەوە زیاتر سەپۆرت ناکرین لە دنیا لە دەست خۆمانە چۆن ماڵی خۆمان ڕێک دەخین چۆن پێک دێن چۆن ئیدارەی سیراع و ملبەملانێ بە شێوەیەکی دیموکراسی دەدەین چونکە ئەوەی ئیدارە ئێستا و ئیدارەی دەدرێ خۆ ئیدارەیەکی دیموکراسیانە نییە دیموکراسیت خۆ بەسەوە نییە ئینتیخاب و پەرلەمان و نوێنەر هەڵبژێر ئیدارە ئەوەی قبولی دۆڕان و براوەش بکەیت جارێ یاسایەک تەقدیم دەکەی قبول ناکرێت جاری دووەم تەقدیمی دەکەیەوە ئەم ملبەملانێ دیموکراسیە ئەو دوو ڕێی لە پێشە سێم ڕێی نییە بە بۆچوونی من هێشتا ئومێت هەیە بۆ ڕێی یەکەم نەک ئەوەی دووەم هێشتا دەرفەت هەیە لەبیرت نەچێ قوربان ئێمە نزیکەی پێش پەخستنی پەرلەمان پێش بۆی بەو دۆخە بگەین هەمومان بە ئیستسنا دەمانگوت ئەم ناوچەیە هەمووی لە گۆڕانکاریدایە کورد دوستانیان کوردانی ئەو منطقەیە ئەگەرێکیان لە پێشە کە دەستکەوتێکیان دەستکەوی لەم گۆڕانکاریانەی کە لە منطقەکە ڕوودەدا بۆیە هێز و لایەنە سیاسیەکان دەبێ یەکدەنگ بن بە یەک بەرنامە بێنە مەیدان بۆی دەستکەوتمان هەبی ئێستا بەڕاستی لەو ڕۆکەدا پاش ساڵێک بەسەر پەخستنی پەرلەمان دەبێ بڵێین لەم گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە ڕوودەدا ئەگەر کورد جارێک کە ژیرانە بیر نکاتەوە مراجعەی خۆی نکات تەنازولی مشتەرەک نەبێ بەرپرسیانە مامەڵەکە ئەوەی هەشمانە لە دەستی دەدەین بەس هەمووی داخوازی و داواکاری تۆ دوایە لایەنە سیاسەکان ئەم حەقەقانیتە نزانن یعنی ئەم ڕاستیانە نزانن دراسەیان نەکرد من پێم وایە نەک نایزان و دەیزان دەیزانن و بە مەنهەجیەوە ئیش دەکەن یان لە نەزانی نییە کە سەرۆکی پەرلەمان پەچخرایە لە نەزانی نییە خۆ پارتی ئێستا دەزانی ویلایەتی سەرۆکی هەرێم تەواو بووە پارتی 2 ساڵ پێش ئێستا پێش ئەوەی پەرلەمانیش پەخبخا دەیزانی کە لە سی حوزەیران 2 ساڵ لە بۆ سەرۆکاتێرم نەسی قانونەکەی نەخوین تۆ دەڵێ ئەم قانونە بۆ 2 ساڵە و دەستور دەگەڕێتەوە جارە چکەش بۆی درێژ ناکرێتەوە خۆ پارتیەوە دەزانی دەزانین چۆنە دەبێت ئێمە ئەو پرسیارە ئاڕاستی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان بکەین دیموکراسیەت و دوو دیوی نییە دیموکراسیەتە سەروەری یاسا سەروەری یاسایە مافی مرۆڤ مافی مرۆڤە بڵێن ئێمە دەوڵەتەچین ڕێز لە مافی مرۆڤ دەگرین دەبی پرەنسیپەکان ڕێزی لێ بگرین دیموکراسین دەبی بە لەعبەی دیموکراسی ڕازی بین ڕازی نەبین ئەی ناو دیکۆرەکان چی لێ بکەین و کات بەنەتیج زەوە قسەی جەنابەت دروستە لە زێ خۆیتی بنمونەوەدا پەرلەمانی کوردستان ئەوە مؤسسەیان هەڵبژاردە نەکرێت یعنی خۆ زەحمەت نەبی لە 35 ساڵی حکومڕانێتی سەدام حوسێن مەجلیسێکی وەکی ئەو مەجلیسەی هەبووە و خەڵکیشی کۆ دەکردەوە و حەزی لێ بە هەر لە ناو پەرلەمان لە ناو مەجلیس قیادەی سەورە کەسێکی دەردەی نەدێ گۆ بڕسەری ببڕن یعنی خۆ مۆدێل لەوە نییە بەس پەرلەمان هەبی یا حکومەتت هەبی یا ئیدارەت هەبی ئێستا قسە لەسەر ئیدارەی باشە ئەو ئیدارەیە کە هاوڵاتی چەقی خزمەتگوزاری و ئامانجەکەیەتی چۆن ئێمە دەتوانین بەرلەمانمان حیزبی سیاسیمان حکومەتمان لە خزمەتی هاوڵاتی دابی من و تۆ پێم وانییە گومانمان لەوە هەبی
کە ئەمڕۆ هاوڵاتی دوایین شتەکە بیری پێ دەکرێتەوە لەم وڵاتە لە بەرەوەی بەرنامە و کردارەکان دیارن ئەوە فەرمو مەسە موچە بڕین چێ بەدبەخت بووە ئەو کەسەی کە بەڕاستی نزمترین پێگەی مامۆستا بەدبەخت بۆم فەرمانبەری ئەمانە هەمووی ئەوی چینە خوارەکانی کۆمەلگان بۆیە بەڕێی من یعنی ئەم پرۆسەیە ئەمڕۆ ینی باسم کرد دوو ڕێمان هەیە خۆ حزبی سیاسی ئێستاەوەی لە دەستیەتی کەم نییە بەڵام بەڕاستی ئەگەر بەردەوام بن بەو سلوکە هەمووی لە دەست دەدەن 25 ساڵ کافیە لە بۆی بڵین ئیتر حزبڕانیەتی لە کوردستان شکستی خواردووە ئەم مۆدێلیش حزبڕانیەتی چکە خۆ مەسەلەکە بەس حزب و حکوومەت و پەرلەمان نییە لە ناو حزبەکانیش کێشەیان هەیە حزبی سیاسیم لە بۆ بینە لە کوردستان کێشەی ناوخۆی نەبی سەرکردەکانیان بە یەکتری ڕازی بن تەداولی سلمی و دیموکراسی و پرۆسەیەکی دیموکراسی حقیقی لە ناو حزبەکان نەبی هیچ حزبێک نییە بڕوا بکە لە یەمینی تا یاساری پارتی کێشەی ئەوەیە ئێستا گەورەترین پرسیار لە ناو پارتیەوە ئەگەر کاک مەسعود لە سەرۆکاتی حزبەکە نەبینێت چی ڕوودەدا لە پارتی ئەوە یەکێتی لە غیابی مام زەلالی دەبینن هەموو ڕۆژێ بەیانی لەسێک دەردەکەن ئەوە یەکگرتووی ئیسلامی دوو خەتوە چوە پێش بۆ تەداولی سلمی بۆ سەرۆکەکەی ناچار چون مامۆستا سەلاحەدین بەهادینیان هیناوە چونکە حزبەکە لە بەردەمی دوو پارچەیی بوو ئەمە کۆمەڵی ئیسلامی کە قەناتی پەیامە من لە جاری کەش گوتووە چۆن مامۆستا عەلی باپیر بە سلمی کۆتایی پێدێ وەکو ئەمیری ئەو مؤسسەیە ئەو دامەزراوە سیاسی ئەمیرێکی تازە دێ چکە ژیانی نوێوە دەخوازی وەکوەوەی ئەمە هەمومان پشتگیر بووین کە سەرۆکی پەرلەمانێکی گەنج کوڕی پیاوێکی هەژار دێ دەبێتە سەرۆک بۆی لە خزمانێ و عائیلەتیەتی لەم کۆمەلگایە دەربازمان بێ خەونمان بەو دیتێ بەڵام ئەو خەونەمان هاتە دی ئێستاوە تووشی کێشە بووینە بۆیە دەبێ مڕاجعە بکرێتەوە بە تەسەوری من ئەمە هەمووی گرێکوێرن بەڵام لە ژیانی سیاسی واریدە هەبێ ئیدارەی دەوێ حکمەتی دەوێ ئازایەتی دەوێ ئێستا بۆ غاندی ئازایە بۆ هیندستان بە ئاشتی بوونەکەی کە ئاشتی هەڵبژارد بۆچی مەسەلەن ماندێلا ڕەمزە بۆ هەموو دنیا بەو ئازایەتی کە 30 ساڵ لە زیندان دێتە دەر بەرامبەرەکەی دەبووری بۆ کاک مەسعود و بۆ مام زەلال و بۆ کاکنە و شێروان و هەموو سەرکردەکان کەش ئەو ئازایەتی ڕەواییە چکە چەند دەژیە خۆ 300 ساڵیت کە ناژیە 2000 کە کۆچ دەکا وڵاتەکەی بەجێدێلێ خەڵک یا بە ڕەمز و لە سینجی خۆیانی دادەنێن یان داینانێن و فڕی دەدەن ئەوە فەرمو سەدام وەزعی چۆنە لە ڕۆژێک دەگوترا قائیدی یەکەمی ئومەی عەرەبیە ئێستا بە ڕۆژانە 1000 نعلەتی لێ دەکرێت بە تەسەوری من سەرکردەی سیاسیش لە خوێن و گۆشت پێکاتوە وەکو ئێمە مانانە خۆ ئەوە نییە مەلایکە ڕۆبۆت نیە لەبەرەوە تەسەورم وایە دەبێ ئاراستەکەمان بۆ بێ هانیان دەین بۆ کاری باش پێیان بڵین ڕێگایکی ترتان ئەگەنا هەمووی لە دەست دەدەن تکایە وەرنەوە ڕۆژت ئەم بەرنامەش بۆ ئاراستەیە دەست خۆش هیوادارین وا بەو ئاقارەدا بڕات کە بگەنە ڕۆژت و چارەسەری بۆ بەڕێستان دەستان خۆشماندوو بوون سپاس بۆ بەڕێستان جارێکتر دەست خۆشتان لێکەین سپاس بۆ ئامادەبووتان بەڕێزان بینەرانی بەڕێز بم شێوەیەش هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان کە تایبەت بوو بە دۆخی پەرلەمان تاکەی بم شێوەیە دەمێنێتەوە تا بەرنامە دەرفەتێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ